بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان ئەمڕۆ دادگای فدراڵی دەقی بڕیارەکەی لەبارەی موچەی موچەخۆرانی هەرێم بڵاو کردەوە کە لە 21 دوی 2024 بڕیاری لەسەردا بوو. ئەم شەو ئێمە شیکردنەوە بۆ دەقی بڕیارەکە دەکەین و ئایا قسە لەسەرەوە دەکەین هەژمارە بانکێکە بە پێوەی کە ئەمڕۆ دادگا بڵاوی کردێتەوە دووسکنی هەژماری بانکی چۆن دەبێت وایە هەژماری من لەمە دووە کۆتایی پێدە یاخود کاری پێ دەکرێت وایە بڕیارەکەەوەی تێدا سێ موچە بگەڕێنرێتەوە یاخود قسێکی شەبوو لەسەرەوەی کە بڕیارەکە دەستشی بردووە بۆ هەڵوەشانەوەی نوێرایەتەکانی هەرێم لە دەرەوە ئایا ئەم پرسەشی تێدایە قسە لەسەرەوە دەکەین کە بۆچی تاکو ئێستا لیستی موچی موچەخۆران ڕەوانەی بەغداد نەکراوە کە بەغداد داوای کردبوو لەگەڵ هەرێک لە بەڕێزان دکتۆرە بەهار مەحموود پسپۆڕی یاسایی و پەرلەمانتاری پێشووی عێراق هەروەها مامۆستا دلێر مەحموود پەرلەمانتاری پێشووی کوردستان و ئابوورناس سەرسەرم پرسانەکەی سوپاسی ئامادەبوونتان دەکەین. دکتۆرە بەخێر بێنە لەگەڵ بەڕێستانەوە دەست پێ بکەین سەبارەت بە ناوڕۆکی بڕیارەکەی دادگای فیدراڵی چی تێدایە بە دیاریکراوی بۆ موچەخۆران؟ بەڵێ بەنای خی گەورە سڵاو لە جەنابتان و لە بینەرانی کەناڵەکەتان لە ڕاستیە ئەم بڕیارە لە دوای چەند سیلسیلەیەک لە ئەحداث هاتووە لە دوای ئەوە هاتووە کە پاشەکەوتی موچە یعنی ئیبداع کرا لە هەنێ پاشەکەوتی موچە و لێبڕینی موچە و لە دوایین شتیشا کە حەدەسێکی گەورە بوو ناڕزایەتیەکانی بە تایبەتی ناڕزایەتی مامۆستایان کە نەچوونە هۆڵەکانی خوێندنەوانێ و بە هاوکاری بەشێک لە فەرمانبەرانیش لە دوای ئەوەی کە چەند جار هەرێمی کوردستان و بەغدا حکوومەتی اتحادی فەشەلیان هێنا لەوەی کە موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بە دوور بگرن لەو ململانێ سیاسیی کە لە نێوانیاندا هەیە لە دوجارە ئەم بڕیارەی بەدووادا هات. ئەم بڕیارەکە چی تێدایە بە پوختی ئەم ڕۆژ دادگا بڵاوی کردووە جەنابەت خوێندووتەوە؟ ئەوەی تایە کە هەریەکە لە فەرمانبەرانی هەرێمی کوردستان هەژمارێکی بانکی دەبێت بەڵام لەو بانکانەی کە سەر بە دەسەڵاتی ئیتیحادین واتە ناتوانێت بەڕوونیەوەی تیا دەبێت هەژمارەکە لە بانکی فیدراڵی بێ؟ بەڵێ بێ بانکی فیدراڵی بێ و حکومی و حکومی بێ بەڵێ بەڵام بۆ ئاسانکاری دەڵێ دەتوانێت وەکو حواڵە لە بانقەکانی ئێرەش یعنی موچەکانیان وەربگیرێت ینی بۆی ڕوون بێ لای بینەران بەڵێ ئێستا دەبێت هەژمارە بانکێکە کە ئێستا 1,114,000 موچەخۆر لە کوردستانەیە هەمووی لە بانکە فیدراڵەکان کرد لە ڕەشید و ڕافیدەین و TBI بەڵێ بەڵێ باشە دەبێت هەژمارە بانکی ئیلا دەبێت ئیلا ئەبێ لەوێ بێ بە پێی قەرارەکە بە پێی قەرارەکە بەس دوایی دەکرێت تەحویل بکرێت بۆ بانکەکانی ئێرە پارەکە تەحویل بکرێت. اینجا ئەوەی تایە کە دەبێت لە بەرامبەر ئەمەیە لە بەرامبەر ئەمەیە هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان یاخو با پێی نەڵێن حکوومەت دەسەڵات لە هەرێمی کوردستان دەبێت هەموو داهاتە نەوتی و نانەوتیەکان تەسلیم بە بەغدا بکە. یعنی ئەمەش لە نەسی بڕیارەکە هاتووە بۆیە من پێم وایە ئەمە ئەگەر لە وەکو سیرکردنێک دەستکەوتێک بێ بۆ مامۆستایان و بۆ فەرمانبەران کە ئێمە هەمیشە لەگەڵ ئەو بووین کە موچەکانیان بە دوور بگیرێ لە سیراعی سیاسی نێوان هەردوو حکوومەتەکە ئەگەر لە ڕواڵەتە خۆشحاڵیەک بێ و دەستکەوتێک بێ بۆ ئەوان ئەوە لە ناوەخنا بە بۆچوونی من على الأقل بە بۆچوونی من پێم وایە کە جێبەجێکردنی لەسەر ئەرزی واقعا بەو شێوەیە ئاسان نییە. جێبەجێکردنی ئەو بڕیارە پرۆسەیەکە کە یعنی یەک کار نییە بکرێت و تەواو پرۆسەیەکە هەر خۆی لە خۆیدا تەسەور کە جەنابەت ملیۆنێک و ئەوەندە فەرمانبەر هەژماری بانکیان بۆ دروست بکرێت ئەمە بۆ خۆی وەختێکی زۆری دەوێت. خۆ لە بڕیارەکەی دادگاش کات دیاری نەکراوە وایە ئێستا کاتی دیاری نەکراوە دەڵێ دەبێت دروست بکرێ ئەبێت دروست بکرێت بەڵام خۆ کاتی دیاری نەکردووە بەڵام آخر لەمە دووە من پێم وایە حکوومەتی عێراق و حکوومەتی مرکزیش ینی ئەوەندە ینی وەکو بڵێ ئەوەندە شەریف نییە ئەویش پێم وایە دەی ئەم بێڕیارە دەکاتە بیان و ئەمە بۆ چوونی خۆمە بۆ بڕینی 618 ملیارەکەش ینی من پێم وایە کە موچەی فەرمانبەران بەردەوام دەبێت لە دواکەوتن من پێم خۆش نییە یعنی ڕەشبینی بڵاو بکەمەوانێ
وایە و بەڵام ئەمە بۆچوونی منە یعنی وەکو ئەوی کە لە بڕیارەکەی دەخوێنمەوانێ بەڵام ئێمە ئەبێ ئەو هەمیشە ئەومان لەبیر نەچێکە ئەمەی کە ئێستا ئێمەتی کەوتوین کە فەرمانبەرانی هەرێمی کوردستان خۆشحاڵن بەوەی موچەکانیان بچێتە سەر دەسەڵاتی ئیتحادی ئەمە نەتیجەی کارە هەڵەکانی حکوومەت دەسەڵاتی هەرێمی کوردستانە نەتیجەیە وەری ئەگرێتەوە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان بە ئیتیجاهێکی ڕاستا بڕۆیشتە ئێستا نەتائیجی جیاوازی وەرەگرتەوە بەڕێگایەکی غەڵەتدا ڕۆیشتەوە بە تەکید مەسەلەی ریفراندۆم مەسەلەی ئابووری سەربەخۆ ئەمانە هەمووی هەڵەبوون مەسەلەی پابەند نەبوون بە هەموو ئەو ڕێکەوتنانەی کە دەکران لەگەڵ حکوومەتی ئیتحادیە بەڕێزت پسپۆری یاسایی ئێستا ئەگەر هەژماری بانکی دادگای فیدراڵی کاتی بۆ دیاری نەکردەوە وایە ئەگەر نەتوانرا لە ماوەی بۆ نمونە 2 مانگ 3 مانگ دروست بکرێت یخوب بڕیاری دادگای فیدراڵ ناڵێ مەینێرە وایە ینی وەزیری دارایی دەتوانێت ینی سەرپێچی بڕیاری دادگا بکە بڵێ خۆ لە کات دیاری نەکراوە دروستکردنی هەژمارەکە وایە هیچ کەسێ ناتوانێت سەرپێچی بڕیاری دادگای فیدراڵی بکات چکە قەرارەکانیان قەتعی و باتە و ملزەمە بۆ هەموو لایەنەکان بەڵام خۆ حکوومەتی عێراق یا وەزارەتی مالیە عێراق ناڵە جێبەجێ ناکەم لە سبەینەوە دەست دەکەم بە جێبەجێکردنی بەس خۆی پرۆسەکە وەختی دەوێت بەڵێ پرۆسەکە کاتی دەوێت خۆی دادگا هەرێم و عێراقی پابەت نەکردو بە کاتێکی دیاریکراوی مەحدود بڵێ دەبێت بەس دەبێت پرۆسەکە دەست پێ بکرێت خۆی بەڵێ دەست پێکەن ئەڵێەوە دەستمان کرد بە جێبەجێکردنەکە بەڵام بۆ خۆی پرۆسەکە کاتی ئەوێ ئایا لەم کاتەیە کە دەیخایەنێ موچەی فەرمانبەران و خانەنشینانی هەرێمی کوردستان چی بەسەردێ خۆی ئەمە پرسیارەکەی بۆیە من پێم وایە پرۆسەکە بەس خۆ ڕەنگە ئالەتی بانکی زۆر بێ ئێستا جگە لە هەژماری بانکی ئێستا بەشی خۆ خانەنشینەکان هەر لە بانک موچەوە دەگرن وایە هەژماری بانکیشیان نییە شەیدان بۆ نمونەوە شەیدان ئەوانە شەر لە بانک هەژماری بانکیان نییە جگە لە ڕێگای تری شەیە وایە من پسپۆری بانکی نیم ناشمەوێ ینی قسە لەسەر شتێ بکەم بەڵام بەپێی ئەو زانیاریە متەواضعی کە من لە مەسلەی بانکی و ئەژماری بانکیە هەمە پێم وایە پرۆسەکە هەرچەندیش سەریع دەستی بێتێ وەختە خایەنە کاتی دێ باس دەکەم دێمە خزمەت لەسەر هەژماری میش پرسیارەکەین مامۆستا جەنابیشت بەخێر بێت خوێنەوەی بەڕێزت چێ بۆ بڕیارەی دادگا لە بڕیاری دادگا ئەمڕۆ کە بڵاو کراوەتەوە تقریبان زیاتر ئۆبزەم لە 20 لاپەڕەیە ئەوەی تێدا کە هەرێم پابند نەبوو بێ بەڕاستکردنی بۆنە داتاکانی لەبارەی خەرجی و داهات هۆکارەکەی چیوە لەمە دوای پێشبینی بەڕێزت بۆ پرسی موچە چی دەیە خوێرە و راپۆرتەی ئەمڕۆ دادگای فیدراڵی پێ لەسەرەوە داگرێت کە قوتی خەڵک نەکرێتە قوربانی ململانەی سیاسی لە عێراقدا لەبەر ئەو داهاتی کە هەیە لە عێراقدا داهاتی گشتیە بە تایبەتی نەوت و غاز ئەمە مڵکی عامە ئەمە داهاتی گشتیە لەبەرەوە بەو شێوەیە ئەو ئیشارەت بۆیە کە بە شێوەیەکی عادلانە تۆزیع بکرێ و ئیسناد بکرێتە سەر قانونی مۆزەفین و هەروە ئەو یاسای خانەنشینی یەکگرتووی ژمارەنووی ساڵی 2014 موچە خۆران بڵێ موچەی جیاکرێتەوە لە پرسی نەوت و سیاست ئەمەی بە دەرکردووە بڕیارەکەەوەی لێ دەخوێنرێتەوە بەڵێ ئەوەی کە منەی بینیمیانی وەکو واقع ئێمە نابێ ئێمە مەبەستمانە کە هەرێمی کوردستان هەرێمێکی بەهێز بێت و هەرێمی کوردستان کەەوە ئێستا ئەم هەرێمەی کە هەیەم هەرێمە خەباتی بۆ کراوە خوێنی بۆ ئێراوە دەرتەسەری ئەمیلەتە دەردەسەری زۆری بۆ چەشتووە و هەموو تاکێک حەزەکە دەم هەرێمە بمێنێت بەڵام لە هەمان کاتیشا ئێمە دەستوورێکمانەیە کە پێڵێن دەستوری عێراق بەپێی ئەو دەستورە ئیشەکەین ئەم بڕیارەی دادگای فیدراڵی کە داوێتی یعنی شتێک نییە لە دەرەوەی دەستور بێت بەواقع دەستوریە چونکە هەر بۆ نمونە لە دەستورا کە هەیە سیاسەتی مالی گومەری وە لە هەمان کاتە تجارەتی خارجی و مەسەلەی پارە ینی عملەکە هەمانە ئەمانە دەسەڵاتێکی حەسریە بەدەست حکوومەتی ئیتیحادیەوە ئەوەی کە ئێساژ ئەمڕۆ دەرکراوە ئێمە کاتی خۆی زروفێکی تایبەت بووە وەکو حکوومەتی هەرێم ینی ئەتوانین بڵێن بە پێی دەستور کاری نەکردووە کاتی خۆی ئێستا ئێمە کە بگەڕێنەوە بۆ ڕێگەی دەستور کە بزانین موچەش دەچێتە دەسەڵاتێکی فیدراڵیە بەڵێ زۆر ئەتیادیە مەسەلەی موچە ینی ئەگەڕێتەوە بۆ ئەوە ئەمەی کە یاساکەی کە دەرکردووە شتێک نییە دژ بە دەستور بێ
دش بە یاسای فیدراڵی بێت ئەوەی کە ئێستا مەسەلەی موچە ئەڵێ پێویستە لەلایەن ئەو باقانەوە بێت کە باقی حکومین یان لەلایەن باقی ناوەندی عێراقەوە اعترافیان پێ ئەکرێت لەوانە بێت و هەموو موچەخۆرێکی هەرێم چ فەرمانبەر بێت چ خانەنشین بێت چ ڕعایی ئیجتیماعی بێت ئەمانە هەموو هەژماری بانقییان بۆ بکرێتەوانێ ئەمە شتێکی زۆر زۆر احتیادیە زۆر طبیعیە ئەگەر بەهاتایە پێشتر حکومەتی هەرێم با بڵین ئەو حکومەتی ماوە بەسەرچووی هەرێم ئەگەر بەهاتایە پێشتر ئەو موچەبڕینەی نەکردایە ئەو پاشەکەوتەی نەکردایە یاخود ئەو داهاتەی کە هەیە دەستی دەکەوێت بە تەواوەتی خەرجی بکردایە چ بۆ موچە بێت چ بۆ پرۆژەی وەبەرهێنان بێت ئەوە بزانم ئەو بڕیارەش دەرنە ئەکراکە لەلایەن بانقەکانی حکومەتی اتحادیەوانێ هەژماری بانقی بکرێتوانێ شکە و کاتە متمانە دروستە بوو کە بانقەکانی حکومەتی هەرێمی دەتوانن هەژماری بانقی بکەنەوە بەڵام ئەگەڕێتەوە بەڵام ئێستا ئەوەی کە من ئەیبینم شتێکی زۆر سیر ئیمڕۆ شتێکم بیست وڵا بۆ حکومەتی عێراقی ئەو هەژماری بانقی هەمووی لە بانقە حکومیەکانان نەکردوێتەوە هەمی بانقێکی لیشی تایە بۆ لێرە لە بانقی هەلیان نەبێنی ئێستا لەوە بۆ توانێت کە بڵین موچە ئەگەر حکومەتی اتحادی بیدات شکۆی حکومەتی هەرێم ئەشکێنێ هاتوۆتە سەر ئەوەی کە هەژماری بانقیەکە ئەبێت هی بانقێکی ئەهلی بێت ینی بەڵێ ئێستا هاتۆ شەڕەکە لەسەرەوە لە شەڕە نەتەوایەتی و شەڕە هەرێمیەکە و شەڕە نیشتیمانەکە هاتوۆت بۆ قازانجی بانقەکان. باش سپاس دەکەم دێم و خزمەت مامۆستا دکتۆرە سەبارەت بە هەژماری من ئەوەی کە بەڕێز لی دەخوێن ئێستا بڵین هەژماری منەوەی حکومەت هەرێم دەستی داوەتی 5 بانکی ئەهلیە کە تاکو ئێستا بڵین ساڵێکە بەردەوام زیاتر لە 210,000 موچەخۆریێرێن هەژماری بانکیان بۆ کراوەتەوە. ئایا ئەوەی دەخوێنێتەوە بڕیاری دادگا ئەمە کاری پێ بکریا خود ئەمە هەڵدەوەشێنێتەوە ئەم پرۆسەی کە سەرۆکی حکومەتی هەرێم و عێراق پابند کراوە موچە بە نیشتیمانی بکرێت. بەڵێ پێم وایە ئەمەی کە لە حکومەتی هەرێمەوە دەستی پێکراوە اعترافی پێ ناکرێت چکاڵە لەو بانکانە بێکە لەلایەن حکومەتی ئیتیحادیەوە بانکی حکومین و اعترافی پێکراوە. شکاڵ دەڵێن ئەو بانکانەش مۆڵەتی فەرمی بانکی ناوەندیان هەیە وا دەڵێن ئەو بانکانەی کە لە هەژماری من بانکی هەرین بەڵام مۆڵەتی فەرمی بانکی ناوەندی عێراقیان هەیە. وڵی ئەوە لە بڕیارەکەیە شتێکی وای تحدید نەکراوە یعنی بڵێ ئەمە ئەوە ئەکەوێتە سەر ئەوەی کە ئایا وەزارەتی مالیەی هەرێمی کوردستان و وەزارەتی مالیەی ئیتیحادی چۆن ئەو بابەتەکە حەزەکەن دیاری کردووە کە دێ بانکەکە حکمی بێ فیدراڵی بێ بۆ هەژمارە بانکی. باش بەس ئەوەی کە بەرز لی خوێندەوە پێشتر لە کاتی بڕیاری دادگا بازەوەکە کە سێ موچەی فۆتاو دەگەڕێتەوە بڕیارەکە چۆتە سەر ئەو پرسە کە موچە فۆتاوی تیاوێ مامۆسیان سێ موچەی کۆتایی 2023 ساڵی ڕابردوو هیچی تێدایە؟ نەخێر ئەوە ئەزانی چۆنە کاک حەکیم ئەوە تەفاسیلە بڕیاری دایمەن دادگای فیدراڵی ناوی خۆی بخۆیەتی ناوێکی تری هەیە کە پێڵن دادگای دەستوری یعنی ئەو پاڵپشت بە دەقە دەستوریەکان بڕیارەکانی دەردەکات دەقە دەستوریەکانیش دایمەن دەقی عامن تەفاسیلەکەی بۆ قانون بەجێهێڵە یعنی چۆن دەستور لەسەر و قانونەوەیە تەفاسیلی مادە دەستوریەکان بۆ قانون بەجێهێڵە سیر کە لە زۆربەی مادە دەستوریەکان ئەڵێ وەینەظم ذلك بقانون یعنی بە قانونی ڕێگەخرێ بۆیە بڕیارەکانیش ناچێتە ئەو تەفاسیلەوە بەڵام باسی لەوە کردووە کە دەبێ ژمێرەی کۆتایی و ئەم شتانە لە نێوانیان ئەندات و خەرجی دەبێت پاکتاو بکرێ. بەڵێ چونکە قسەیەکیش هەیە کە ئەڵێن ئەو پارەی کە نێردراوە بۆ موچەی فەرمانبەران خەرج نەکراوە لە قەرارەکانیە نەخێر بەڵام شتێکی لەو بابەتە هەیە بۆیە کاتێکە تەصفیه حسابات دەکەن و کە ژمێرەی کۆتایی ئەو چەند مانگە ساڵەکە بە تەواوەتی پێشکەشەکەن ئەکید ئەو بابەتەش ینی حەلێکی بۆ دەهێنرێتە پێشەوانێ. ئێستا دیوانی چاودێری دارایی عێراق لە کوردستان دەڵێن پاکتاوی بڵێن 6 مانگی 2000 کۆتایی 2023 لە داهات و خەرجی. بەڵێ جالەوە ئیتر زایگر قەرزدار بووینەوە جاوەڵی هیچ دووریش نییە کە قەرزدار بینەوە چکە ئەو بڕەپارانەی کە تا ئێستا هاتووە وەکو قەرز نێردراوە بۆ
هەرێمی زیاتر لە 3 تریلیۆن بەڵێ بەس هیچ ڕێگەیەکی تر هەیە بۆ نمونەگەر خەڵکێک بیەوێ موچە فۆتاوەکانی وەربگرێتەوە ئەم پرسە دەبێت لە دادگای فیدراڵی یەکلا بکرێتەوە لە ناوخۆ چونکە نزیکەی 30 تریلیۆنێکە و موچانەی کە بە ناوی پاشەکەوت لێبڕین لە بەرزکردنەوە هەمووی فۆتاوە بەڵێ ئەمەش ئەتوانرێ هەرپەنا ببرێ بۆ دادگای فیدراڵی پاڵپشت بۆ مادانەی کە لە بەشی هین ماف و ئازادیەکان هاتووە لە ناو دەستورە لەناو دەستورە هەموو دەستورێک بەشێکی تایە ماف و ئازادیەکان باسەکە لێکێک لەو مافانەی کە باسیەکە مافە ئابووری و کۆمەڵایەتیەکانە ئەمە دەچێتە ناو مافە ئابووریەکانەوە بۆیە پاڵپشت بەو مادانەی کە باز لە مافە ئابووریەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەکرێت پەنا ببرێتەوە بۆ دادگای فیدراڵی جارێکی تر ئەگەر بێت و ئەم دوو حکوومەتە چارەسەرێکی بۆ دانەنێن لە کاتی مناقەشە و گفتوگۆکانیان باشە بەس بڵێن بڕیارەکەی دادگا پێشەکیشی هەیە جگەل لە پوختەی ئەمە شەرۆک و بڕیار سیر دەکرێت چکان قسەی تیا دەڵێ دەبێ هاوڵاتیانی فەرمانبەرانی هەرێمە و عێراق خاوشی عێراق لە کاتی خۆیان دەموچە وەربگرن نابێ بێبەش بکرێن ئەگەر حکومەتیێرێن پابەند ئەمانە حیسیاتی قەرارەکە زعما هەمان قوتی ئەو پوختەی بڕیارەکەی هەیە بەڵێ لە ڕووی قانونیەوە بەڵێ ئەمانە ینی حیسیاتی بڕیارەکە و سەنەدی بڕیارەکەن مەسەرەن هەموو دادگایەک بیما فیهم ینی لە ناو یەکیانە دادگای باڵای فیدراڵی نابێ هیچ بڕیارێ دەربکە ئەگەر پاڵپشتی نەکا بە سەنەدێکی قانونی ینی سەنەدێکی قانونی نەبێ بۆیە ئەم پێشەکی و ئەوانە بە زۆرتر چییە ئەمە ئەوێ سەنەد بۆ بڕیارەکەی دروستکە ینی کە دەبێت لە کاتی خۆیان موچە وەربگرن و دەبێت بەس ئەو قوتی قانونیشی هەیە وەکو پوختەی بڕیارەکە بەڵێ دەبێت ئیشی لەسەر بکرێت اینجا ئەو خۆ ناڵێ مەسەرەن لەویا وەکو بڕیار نایڵێ دەبێت ئەوە بکەن بەس دەڵێ هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەبێت لە هاوشێوەی عێراق موچە وەربگرن بەڵێ ئەوە قوتی قانونیە چکە خۆی لە خۆیان دەقی بڕیارەکە ئەوەیە کە ئەڵێ لەمە دووە ئەبێ تەوتین بکرێ ینی بە نیشتیمانی بکرێ موچەکانیان کەواتە بە مانایەکی تر معنای چییە ئەوە مەبەستی ئەوەیە کە هەموو فەرمانبەرێکی هەرێمی کوردستان لەگەڵ فەرمانبەرێکی عێراق موچەکەی خۆی وەرگێ سوپاس دەکەم مامۆستا دلێر سەبارەت بە لیستی موچە تێفسامی لەو کۆبوونەوەی شکرەسەن ڕۆژی ڕابردوو لە لێژنەی دارایی پەرلەمانی عێراق بەڕێوە چوو باسیەوەی کردبوو کە تاکو ئێستا لیستی موچەی بەرز نەگەشتووە تا زانیاری ئەم تام ڕۆژ لیستی موچەی مانگی دوو نەنێردراوە توی مانگە پێی لیستی موچە بەپێی لیستی موچە پارە دەنێرێت کەم تەرخەمی هەیە لەلایەن هەرێمەوە بۆ زوو لیستی موچە نانێردرێت بۆی کە زوو پارەکەش ڕەوانە بکرێت خۆی تێفسانی بەڵێ داوای ئەوەی کردووە کە لیستی موچە بنێرن بەڵام نەوتوەگە لیستی موچە بۆرێ بە قەرارەکەی محکەمەی اتحادی ئەوە نییە لیستی موچە نەنێرن لە مانگی دووە ئەو بودجەیە کە هەیە نێنێرن کە ئەو هەتاکو ێستا 610 ملیار دینارەکەیە هەتاکۆم دقێ ئەوەیە بەڵکو لە هەمان کاتا محکەمەی اتحادی ئەڵێ مانگەکانی تریش ئەبێ موچە هەر بنێردرێت ئەڵێ داهاتوو نییە بەڵێ بە ساڵەکانی داهاتوو لەبەر ئەم بودجەیە کە هەیەی ساڵی 2023 و 24 و 25 ئەبێ لەبەرەوە ئەڵێ هاوڵاتیانی هەرێمی کوردستان یاخود بڵین موچەخۆرانی هەرێمی کوردستان بەشێکن لە موچەخۆرانی عێراق ئەبێ وەکو هاوتاکانیان مامەڵەیان لەگەڵدا بکرێت کە مانگانە ئەبێ موچە وەرگرن و هەروە کاڵێ و هاوتاکانیان مامەڵەیان لەگەڵا بکرێت هەڵبەتە لەوەشە ئەگەڕێتەوە بۆی کە ئەبێ ئەو دەرەجە بەرزکردنەوەیان بکرێت پلەکانیان بۆ زیاد بکرێت چ بۆ ئەوان چ بۆ خانە نشینان کە چووکە خانە نشینی هەتاکو ێستا لە کوردستانە بە پێ تازەترین یاسای خانە نشینی یەکگرتووی ژمارەنەوەی ساڵی 2014 کاری پێ ناکرێ بەڵکو بە پێی یاسایەکە کە ئەو یاسای هی ساڵی 2006 هی خانە نشینی کە ئەوە بەڵێ بڕیاری دادگا هاتووە دادگای فیدراڵی کە دەبێ ئەو یاسایە جێبەجێ بکرێت ئەوە داواکەی بەڕێ یوسف بووکە دوای دێنە سەری ئایا دەکرێت ئەمە جێبەجێ بکرێت زۆر ڕاستە جا لەبەر ئەوە دەبێت چی بکرێ ماوەستا نابێت بە لیستی موچە بنێردرێ دوای ئەوەی کێسە بڕیارەکەی دادگا بڵاو کرایەوە بۆەوەی کە بێنوی وەزارەتی دارایی عێراق ببڕن هەرم دەبێت چی بکە لە لیستی موچە لە داتای فەرمانبەران لە کاراسانی بۆ هەژماری بانکی دەبێت چی بکات بۆ نمونە ینی پێویستە لەسەر حکومەتی هەرێم لیستی موچە بنێرێت
بەو شێوەی کە هەیە تەمان لیستی موچەشە لەو قەراری دادگای فێدراڵیە ئیشارەتی بەوە داوەکە ئەو موچەخۆرانە ساڵانی خزمەتیان کاتی تەعین بوونیان و ئەو دەرەجاتەی وەزیفیانەی کە هەشیانە ئەوانەشی دیاری بکرێت لە هەمان کاتە وە پێویستیشە لە هەمان کاتە داواکاری ئەوە شێرتیانی تۆ لە حاڵەتێکا کە تۆ پارە دەنێریت و موچە دەدەیت پێویستە لە حکومەتی هەرێمیش فەرمانگەکانی وەکو هەموو فەرمانگەکانی تری حکومەتی ئیتیحادی مانگانە میزانی مراجعە بکەن و ئەو میزانی مراجعەیە بە پێی تەسەرسولی ئیداری بەرزیکەنەوە بۆ خۆیان لەدواوە بەرز بکرێتەوە بۆ چێ بۆ سەرۆکایی بۆ وەزارەتی دارایی حکومەتی هەرێم وەزارەتی دارایی حکومەتی هەرێمیش لە ئاخرش تا میزانی مراجعە بنێرێ بۆ ئیدارەی محاسبە لە وەزارەتی دارایی عێراق پێویستە ئەوە بکرێت ئەگەر ئێساژ نەیکا دوجار ئەو پارە ئەنێرێ حکومەتی عێراق موچەکە ئەنێرێ لە بەرەوەی کاڵێ فەرمانبەرانی هەرێمیش بەشێکن وەکو هەموو فەرمانبەرەکانی تری عێراق حەقی خۆیانە کە لە داهاتی گشتی بەشانەوە ئەینێرێ بەڵام ئەگەر حکومەتی هەرێم زۆر لەوانەیە ئینکاریکا بە قەنەعەتی من لە دواییدا حکومەتی ئیتیحادی ناچار ئەبێت و کەشکات کاتەم دیسان شکات کات لەسەر حکومەتی هەرێم کە چۆن تاکو ئێستا میزانی مراجعی نەناردووە و لە هەمان کاتە لیستی موچەی نەناردووە کە بزانن چۆنە و چۆن نییە و من بە قەنەعەتی من ئەگەر ئەوە هین بێت ئەگاتە ئەوەی شتی زیاتریش بێتە پێشەوەی و چۆن ئەگاتە ئەوەی کە وەزارەتی دارایی بێت خۆی مباشر لەگەڵ بەڕێوەبەرایەتەکان اینجا بەڕێوەبەرایەتە گشتیەکان مامەڵە بکات تەماس بگرێت و داوای لیستی موچەخۆرانی خۆیانیان لێ بکات لیستی موچەخۆرانیان بۆ نمونە لەگەڵ بەڕێوەبەراتی گشتی خانە نشینیە داوای لیستی موچەخۆرانی خوانی لێ بکات لەگەڵ بەڕێوەبەراتی گشتەکان چونکە ناچارە بێت کە حکومەتی هەرێم نەینێرێت چونکە حکومەتی لەبەرچی لەبەر ئەوەی لە خاڵێک لە خاڵەکانە تیاتی لە دوایە ئەڵێ پێویستە لەسەر حکومەتی هەرێم کە میزانی مراجعە مانگانە بیکات و بینێرە بۆ ئیدارەی محاسبە لە وەزارەتی دارایی و لە هەمان کاتیشە پێویستە داهاتە نەوتی و نانەوتیەکان ڕادستی حکومەتی ئیتیحادی بکات بە پێچی بە پێی یاسای کارگەڕی دارایی ئیتیحادی اینجا ئەم یاسای کارگەڕی دارایی ئیتیحادیە ئەمە خۆی لە خۆی کێشە دروستەکە بە پێی کە لە مادەی سیانزات ئەمە کێشە دروستەکە لە دواییە چووکە داهاتی نانەوتی ئەوەی حکومەتی هەرێم زیاتر لەیتی ئەگات ینی وا ئەزانێت لە ینی وا خۆی زۆر کەڕە تعبیریان لێ کردووە و گزارشیان لێ کردووە کە لە 150 تەنها داهاتی گومرگی بێت بەڵام نەخێر ینی کۆمەڵێ ئەو لە 150 بۆ کۆمەڵێ داهاتە گەڕێتەوە کە زۆر کەمن کە داهاتی گومرگی نییە بەڵکو کۆمەڵی ڕسوماتە لە گومرگەکانە کۆمەڵ پارەی بەلەدیاتە ئەمانە ئەجینە هەموو باجەکان و هەموو داهاتی گومرگەکان ئەبێ هەمووی بچ گەڕێتەوە بۆ خەزانەی حکومەتی هەرێم و حسابانقیە بکرێتەوانێ لە عفو بۆ خەزانەی حکومەتی ئیتیحادی و حسابانقیە بکرێتەوە بخرێتە سەر ئەو ئینە ئەمە لە دوایە کێشەکان دروستەکە چونکە ئەو یاسای کارگەڕی دارایی ئیتیحادیە یعنی کە تاکو ئێستا وازان حکومەتی هەرێم نەچۆتە ژێری بەڵام لە یاسای بۆ جاجێ گیر کراوە لە سای بۆ جەجێ گیر کراوە داهاتە نەوتی و نانەوتیەکان ئەبێ بە پێی ئەو یاسایە بنێرێت کە ئەو یاسایە لە ساڵی 2019 کە بەڕاستی لە ساڵی 2019 بڵین تعدیل کراوە ئەو یاسایە کە تعدیل کراوە لەبەرەوە ئەو داهاتانی کە ئەچێتەوە بۆ محافظاتی غیری منتەظەمە و هەروەها بۆ ئیقلیمەکان کە ئەچێتەوانێ ئەمانە ئەوە نییە کە لە 150 تەنها داهاتی گومرگ بێ بەڵکو داهات هەموو باجەکان کۆمەڵێ دەستکەوتەیە فیدراڵیە ئەو باجە فیدراڵیەکان زۆر زۆرن بڵێ بڵێت داهاتی سنوورەکان هەموو ئیتیحادی و دەبێت بۆ وەزارەتی داهاتی سنوورەکان باجەکان لە 150 باجەکانی ناوخۆوایە نەخێر باجەکانی شەمووی باجەکان تەنها ڕسوماتی بۆ نمونە ڕسوماتی چی ڕسوماتی ئێسا کەسێک گەچێت خەتێکی ئاو ڕائکێشێ و یان کارەبار هەنێ ڕسوماتی لێوەرەگیری ئەوانەیە کە بۆ دایرەکە فەرماگەکانیان شارەوانی ئابێ هەموو ئەمانە بنێرێتەوە ئەمە خۆی لە خۆی کێشەکان هەم دیسان لەمەوە دروستە بێتەوە نازانم لە یاسای بودجەیە کە کاتی خۆی ئەو مناقەشانە کە کراوە ئایا ئەوانە نەخراوەتە ڕووباشە چۆن بچینەوە ئێمە ئەڵێ بە پێی یاسای هەم دیسان سێبارەیەکەمەوە یاسای کارگەڕی دارایی حکومەتی ئیتیحادی کە لە ساڵی 2019
ئەمە تعدیل کراوە کاتی خۆی بەڕێز ئەحمەدی حاجی ڕەشید لە ساڵی 2009 بوو یان 20 بوو هل وازم للتلفزيون إشارتي بويا وتي حكومتي يعني ما أقام عن لوبي أو يا تعديل كراوته لخدمتي هريمي كردستان نية داهات همو داهات كان كراو بداهاتي فيدرالي زوربي داهات كان كراو بداهاتي فيدرالي أبي بقرته بحكومتي اتحادي. باستكم دكتور السبارت بخانة نشيان أو يكباست كت أم درسلي جماري بانك بو خانة نشيان بو تساوديري كوالاتي وبو فرمان بران شوية بس است أو ليستي كده نرتد بو بغداد. دەبێ ئەوەی تێدا بێ جێبەجێکردنی برارەکەی دادگای فیدراڵی موچەی خانەنشینان زیاد بکرێ کەمترینی بگرێت بۆ 500,000 پلە بەرزکردنەوە حکومەتی هەرێم جێبەجێ نەکردووە بڕیارەکەی تر کۆتایی 2022 بوو بەڵێ کۆتایی 2022 ئەو بڕیارە هەیە چکە تا ئەو کاتێ ئەو بڕیارە دەرچوو بۆ ئێستاشی پێوە بێت تا ئێستاش بە یاسایە کارەکە کە ئەسڵنەوە یاسای ئلغاکراوەتەوە بەڵێ ئلغاکراوەتەوە لەبەرەوە ئەو پێویستە ئێستا داوای ئەو بکرێ ئەو بڕیارەش کە هی دادگای فیدراڵی بە هەمان شێوە داوا بکرێ ئەوش جێبەجێ بکرێت. بەس بەغداد جێبەجێ دەکات دکتۆر ئێستا بۆ نمونە هەرێم داتەکانی برێری خانەنشینان بڵێ ئێمە ئەو بڕیارە جێبەجێ دەکەین کە دادگای فیدراڵی داوێتی لەمە دەموچەی خانەنشینی بەم شێوی دێت بەغداد دەتوانێت جێبەجێ نەکات ناتوانێت بڕیاری دادگای فیدراڵیە دادگای فیدراڵی دەکەوێتە سەرەوەی کە لەمە دووە لیستی موچەکە دەنێرێت بۆ بەغدا خانەنشینەکان بەپێی کام یاسایە دەنێرێت مابەست چکەگەر بەپێی یاسا کۆنەکە بێ موچەکەیان کەمە پێ ئەو یاسای نوێ ئێستاش لە هەرێمی کوردستان بەپێی یاسا کۆنەکە وەریەگرن بڕیارەکەی دادگای فیدراڵی جێبەجێ نەکراوە بەڵام لەم دووە کە ئەچێتەوە عێراق ئەوەش بڕیاری دادگای فیدراڵیە دەتوانرێت ئەوانەی کە سودمەندن لەو بڕیارە یعنی خانەنشینان داوای جێبەجێکردنی ئەو بڕیارە بکەن تاعن لەوە بدەن کە ئەو بڕیارە بۆ تا ئێستا جێبەجێ نەکراوە و بەپێی دەقی بڕیارەکە و بەپێی دەقی دەستوریش کە دەڵێ دەبێ هەموو هاوڵاتیان یەکسان بن لە عێراقدا وەکو یەک معاملەیان لەگەڵ بکرێ کەواتە ئەبێ خانەنشینانی هەرێمی کوردستانیش وەکو خانەنشینانی عێراق موچەوەر بگرن. ئەی بۆ پلەبەرزکردنەوە ئێستا ئەوانەی کە مەدەنین مامۆستا و فەرمانبەرە ئەوەش هەرەچێتە زمنی ئەوەی کە موچەخۆرێک لە هەرێمی کوردستان پێویستە هەمان ئیمتیازات نییە حقوقا یعنی ئیمتیازات جیاوازە لە حقوق هەمان حقوقی هەبێ کە موچەخۆرێک لە بەغدا هەیەی کەواتە ئەبێ پلەبەرزکردنەوە ئەوانەشی تیابێەوە بود ئێستا داوایەکیش هەیە لەسەر ئەوەی پلەبەرزکردنەوە ئەوانە من پێم وایە ئەوەش بەم زوانە بڕیاری لەسەر بەڵێ پێم وایە بڕیارەکە ئەویش لە هی مەسلحەتی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دەرەچێ بەڵام من حەزەکەم باز لەوە بکەم کە ڕێگریەکی زۆر بۆ جێبەجێکردنی ئەم بڕیارانە لەلایەن خودی دەسەڵات لە هەرێمی کوردستانی شەوە دروستە ڕێگریەکە چیە بۆ نمونە یعنی بە هەموو قوتیانەوە دەیانەوێت ئەم شتە ئەمانە نەکرێت یعنی ئیتر چی لە دەستیان بێ دەیکەن بۆ ئەوەی کە ئەم بڕیارە سەر نەگرێت چونکە ئەوان پێیان وایە لەبەر ئەوەی کە خۆیان نەزانن کە ئەوەی کە لەگەڵیان ماوە لەبەر موچە و لەبەر ینی ژیانی ڕۆژانە لەگەڵیانە ماوە ئەوانە پێیان وایە ئەگەر بێت و بابەتی موچە لە دەستی ئەمان دەربچێ ئیتر ئەوان هەیبەت و هەیمەنە و دەسەڵاتیان نامێنێت بەڵێ چونکە ڕەوانشاد کاگنۆشیروان لە دەمێکەوە وتی درۆ و دراویان لە لاماوە یعنی ئێستاوە دراوەکەشیان لێ بەس درۆکان نمێنێتەوانەی تر درۆکەش لەوانەی تر ئیشیان بۆ نەکات بۆی ئەمان بە هەموو قوتیانە هەوڵێن کە ئەمە جێبەجێ نەکرێ تەبەن خۆ ئێمە لەلایەکەوە مای خۆشحاڵیمانەکە کێشەی موچەخۆرانی هەرێمی کوردستان حل ئەبێ بەڵام مای خۆشحاڵیمان نییە کە ببینین هەرێمی کوردستان زعیفە بێت چکە ئێمە نەقدمان لەسەر دەسەڵات هەیە لە هەرێمی کوردستان پێمان خۆشە هەرێمی کوردستان کە بچووکردنەوەی هەرێم بێ لێدان بێ لە هەرێم بێ و بڕیارانە ئەزانی بەڵێ شتێک لەوە هەست پێکرێ بەڵام ئەمەش وەک وتم ئەمە نەتیجەیە هەرێمی کوردستان وەریەگرێتەوە هەرێمی دەسەڵات لە هەرێمی کوردستان دەیتوانی بە ڕێگایەکدا بڕوا کە ئێستا زۆر لەمەی کە ئێستا هەیە بەقوتر بێ سیر کە کاتێک کە
نظامی پێشوو ڕووخاو ئەم دەوڵەتی عێراقی تازەیە دروست بوو هەرێمی کوردستان لە قووەتێکی زۆرەوە ینی قسەی لەگەڵ بەغدا دەکرد و ئەوانە هەر بەوەی کە لەو کاتە ئەو بەقووەت بوو کۆمەڵێک دەسەڵاتی دیفاکتۆی بۆ دروست بوو کە بەدەرن لە دەستوریش ینی مەسەلەن بۆ نمونە ئێستا کە پێیان وایە ئەگەر باز لە دەسەڵاتی خارجی و کە لە بڕیارەکە ئەوزام شتێکی واشی نوێنەرایەتی دیبلۆماسی و ئەوانە کراوە پێی وایە ئەگەر ئەوەی لێبسەنرێتەوە ئەوە دەسەڵاتەکانی کەمەکرێتەوە بەڵام خۆی لە ئەسڵدا ئەمانە لە دەستورە لە دەسەڵاتە حەسریەکانە هاتووە کە لە دەسەڵاتەکانی هەرێمە ببوورە لە دەسەڵاتی ئیتیحادیە بەڵام وەکو دیفاکتۆ لە لای هەرێم بوو جا ئەمە بەسم لەوەیە کە هەرێم ئەوەندە بەقووەت بوو زیاد لەو دەسەڵاتانی کە لە دەستورە هەیەی وەکو دیفاکتۆ لە لای بوو بەڵام خۆی بووە هۆی ئەوەی کە وەکوتم کە بەڕێگا هەڵەکانە ڕۆی بووە هۆی ئەوەی کە هەرێمی کوردستان زەعیف بکە ئەم دەسەڵاتی هەرێمی کوردستان کە هەرێمی کوردستانی بەم ڕۆژە گەیاندووە پێویستەکە کەمترین شت کە بیکە ئیعتیزار بۆ خەڵکی هەرێمی کوردستان بێنێتەوانێ و دەسەڵات بەجێ بێڵێ بۆی هیچی تر هەرێم زەعیف نەبێت باشە بەس دکتۆرە ئەمڕۆ خوێنەوەیکی شەبوو ئەوەی کە بەڕێز باس لە لاپەڕە چواردە لە بڵین لە بڕیارەکەیدا دەگە باسیەوە دەکات کە پرسی سیاسەتی دەرەوە دیبلۆماسیەت بڵین دەسەڵاتێکی ئیتیحادیە ئەوەی لێ دەخوێنرێتەوە نوێنەرایەتەکانی هەرێم هەڵوەشا بنەوە یاخود ئەمە بۆ قۆناغی داهاتوە وڵی من تۆزێ ئیستیغرابم ینی سەیرم لێ هات کە سەیری بڕیارەکەم کرد چکە ئەم بڕیارە پەیوەندی بە موچەوە هەیە هیچ پەیوەندێکی بە نوێنەرایەتی و دیبلۆماسی ئەوانەوە نییە نازان بۆ خزێنراوەتە ئەم بڕیارەوە بەڵام وەکوتم لە مادەی سەودەیە باز لەواکە کە هین سیاسی خارجی و ئەوانە لە دەسەڵاتە حەسریەکانە کە لە مادەی سەودەیە هاتووە بەس ئەو کاتە هەرێم لەبەرەوەی کە ئەم دەوڵەتی عێراق دروست بوو ئەوەندە بەقووت بوو ئەمانەی وەکو دیفاکتۆ چاوەڕوان کراوە نوێنەرایەتەکانی حکوومەتی هەرێم کە ئێستا لە دەرەوەن هەڵبۆشێنێت لە قۆناغی داهاتوو و باسی پرسی ئاسایشی کردووە دەستگای ئەمنی و سیاسەتی ئەمنی بۆیە هەندێک جار نەوعانیەتێکیش لەم بڕیارانە ئەخوێنی توانێ لەبەرەوەی کە مەسەلەن ئێستا موچەی موچەخۆرانی هەرێم هیچ ڕەبتی بە ئاسایشەوە هەیە نە بە هینی نوێنەرایەتی دیبلۆماسیەوە هەیە ینی خزێنراوەتە ناو ئەو بڕیارەوە ڕاستە خۆ ئەمانە لە مادەی سەودەیە هاتوون و وەکو دیفاکتۆ لە لای دەسەڵاتی لای هەرێمی کوردستان بەسمەوە چاوەڕوان کراوە کە نوێنەرایەتیان لە قۆناغی داهاتوو هەڵبۆشێنرێنێتەوە و لەمەوە دەبوونمە سەرکردەکانی هەرێم بڕۆنە دەرەوە بە ڕەزامەندی عێراق نەبێنێتوانن بەڵێ چاوەڕوان کراوە بەڵێ چاوەڕوان کراوە ئەمە بۆ دەستگا ئەمنیەکانیش بەڵێ بەداخەوە بەڵێ بەس خۆ ئەی لە پێشمەرگە وەکو شتێکی دانپێدانرا و نییە وەکو پاسەوانی سنوور بەڵام دەخرێتە سەر جێشی عێراقی بەڵێ دەستگای وەکو چی هەڵەوەش چاوەڕوان کراوە مەسەلەن دەستگا ئەمنیەکان بەڵێ دەستگا ئەمنیەکان وە نوێنەرایەتی دیبلۆماسیەکان ئەو قونسوڵیاتانەی کە هەیە لە هەرێمی کوردستانە ئەوانە پێدەچێ ینی بەپی ئەو بڕیارە و بەپێ ئەو بڕیارە کە باسی ئەوەی لێکراوە ئیسارەی ئەوواکە کە ئەو دەسەڵاتانە لە هەرێمی کوردستان وردە بسەنرێتەوە سوپاس دەکەم مامۆستا سەبارەت بە دیوانی چاودێری دارایی عێراق لەمە دووە دەستی وڵاتتر دەبێت چونکە ئەوەی کە بەڕێزش باست کرد لە دەقی برێرەکە مەسرور بارزانی پابند کردووە بەوەی کە ڕێگا بدا بە دیوانی چاودێری دارایی و داتاکانی موچەخۆران بنێرن و داهاتینانەوتی و بڵێنەوەش کە بەڕێز بە تەسلیم بکات دیوانی چاودێری دارایی عێراق لەمە دووە ڕۆڵی زیاتر دەبێت لە وردبینی خەرجی و داهات و داتای موچەخۆران طبعا هەر لە قەراراتەکە خۆی چوار خاڵی داناوە لە خاڵی چوارم لە خاڵێک لە خاڵەکانی ئیشارەتی بۆ داوە کە پێویستە هاوکاری و یەکتەگەشتنی باشە بێت لە نێوان دیوانی چاودێری هەرێمی کوردستان و دیوانی چاودێری عێراقدا بۆ ئەوەی بتوانن وردبینی بکەن چاودێری بکەن لە هەموو لیستی موچەخۆرانە وەچی لە خەرجی و داهاتەکانە ئیتر و داهاتە نەوتی بێت نانەوتی بێت لەبەرەوە ئیتر ئەگەر بێت و لە کۆتاییشە ئەو بڵین ئەو فەریقەکە پێکەیەن بێت بۆ ئەو مەبەستە پێویستە راپۆرتی خۆیان بنووسن چووکە هەر لە قەراراتەکانە تایەتی راپۆرتی خۆیان بنووسن بینێرن بۆ ئیدارەی محاسبە لە وەزارەتی دارایی عێراق بۆ ئەوەی لەوێ بەدواداچوونی تەدقیق بکرێتەوە ئەو راپۆرتە و بۆ ئەوەی کە بتوانرێت بە بەردەوام ئیتر تەسبیت بکرێت بە بەردەوامی بۆ ئەوەی کە
موچەخۆرانی هەرێم لە سراعاتە سیاسیەکان خلافاتی سیاسی حیزبە سیاسیەکانی عێراق دوورخرێتەوە. بەس بەڕێز پێشبینەکەی بەم پرسی موچە کۆتایات بێ وەکو قەیرانەکەی و ئەگەر ئەمەش بێت کاریگەری چی دەبیان لەسەر بازار لەسەر دۆخی ئابووری هەرێم ئەگەر ئەمە کۆتایی بێ لەسەر دروست بوونەوەی هەلی کار و ئەوانە کاریگەری کێ لە بازاردا. بەڵێ من ئەزین چۆنە ئەگەر وەکو ناحەیە اقتصادەکەی کە بە باسیکەین حتمیان کە موچە هەبێ و پارە زیاتر بچێتە بازار ڕۆ خۆی لە خۆیان ئەمە دەورانێکە ئەیکات بازاڕیشە بژێنێتەوانێ کە بازاڕیش بژایە و هەلی کار زیاترە بێت ئەمە ئەوە اینجا تەنها کڕین و فرۆشتن نابێ برگە پرۆژەوە بەهێنەرەکانیش دەست پێ ئەکاتەوە ئەمە شتێکە یتر ئەمە شتێکە و قانونێکە و کە لە هەموو شوێنێکەوە هەیە ئەگەر موچەش نەبێت و پارە نەبێت چووکە لە هەموو وڵاتێکە پارە لە لای شەیە لای حکومەتە ئەگەر حکومەت پارە نەخاتە ناو خەڵکەوە هەڵبەتە چ بۆ موچە بێت چ بۆ پرۆژەوە بەرهێنان بێ هەڵبەتە حرەکەی بازاڕیشە وەستێت کە حرەکەی بازار وەستا هەلی کار کەمە بێتەوە بە تاڵش زیاتر ئەبێت بەڵام ئەمە کە ئێستا وەکو حکومەتی هەرێمە گەر بڵین لە حاڵەتێکە چی دواکەوتن کا لەسەر مۆزوعە من ئەوەی کە خۆم ئەمەی بینین ئەرکی حکومەتی هەرێم چیە مامۆستا بۆ نمونە دەبێت چی بکە پێویستە بە دەستنیمکردنی داتا ناردنی لیستی موچە هەر ئەوە نییە کە با بیداتە عێراق ئەوان دەڵێن زوودەیکەن باگە داتەکان تەسلیم عەربێنەکانیان ببڕێ وایە بەڵێ ئەو کۆی بەڕێزەوەتە ئەرکی حکومەتی هەرێم بریتە لەوەی کە لیستی موچە لەگەڵ ئەوە میزانی مڕاجعە مانگانە لە میزانی مڕاجعە بریتە لەوەی کە خەرجیەکان و هەموو داهاتەکان هی مانگە و مانگ یاخود فەسڵ بە فەسڵ وەرز بە وەرز بنێرێ بۆ وەزارەتی دارایی عێراق ئەمە ئەوە یعنی کە لەیە ئەوە بکە ئەگەر بێت و حکومەتی هەرێم ینی پێی ڕازی نابێت بقەنە ئەوەی کە من خۆم سەریەکەم لە تاریخ عێراقا کە لە ساڵی 1920ەوە کە دامەزراوە چەند دەستور هەبووە لە عێراق و تعدیل کراوە هیچ دەستورێک و کۆم دەستورە ناڵێم لە سەداسەد بەڵام بە باشی مافی کوردی نەداوە بگرە من تموحم لەوانەیە منوش و خەڵکانی تریش تموحمان لەوە بێ ئەگەر لە ڕۆژێک لە ڕۆژان دەستور تعدیل بکرێتەوە مافەکانمان زیاتر بێت لەبەرەوە دەستورێکە ئەم دەستورە ئێمە نەکەین زیاتر لەوە دای بەزیێنین و های لێ بکەین کە تعدیل بکرێتەوە بە شێوەیەک تر بێت ئەم دەستورە پێویستە لەسەر حکومەتی هەرێم باشە دەجیاتی ئەوەی بێت شەڕی ئەوە بکە لیست بنێرم لیستی موچە بنێرم یان نەینێرم میزانی مڕاجعە بنێرم بۆ بەغایان نێنێرم بێ شەڕی دەستوری بکات شەڕی دەستوری بکە ئایا ئەم بڕیارانەی دادگای فیدراڵی کە دەری کردووە دژ بە دەستورە مخالفەی دەستورە وایە وانە برگەیەکی هەیە لەگەڵ دەستورە یەک نەگرێتەوە مخالفە بێت ئەگەر وەها بوو ئەو ساکە ئاوی شەتوانێت لە دادگای فیدراڵی شکاتی خۆی بکە دادگای فیدراڵی شەوەی کە ئەڵێ ینی بەنیسبەت حکومەتی هەرێمی حکومەتی ماوە بە سەرچووی هەرێمەوە ئەگەر لە ئێمە بڕامان پێی نییە خۆ لە ساڵی 2019 لە ساڵی 2019 ئەو دادگایە کە هەنێ مادۆ بڕگەی بۆ ئەو یاسە بۆ محکەمەیە عفو 2021 تعدیل کرایەوانەیە خۆکیە بوو دەنگی هەموو پەرلەمانتارێک دەنگیان پێداوە زۆربەی بۆ دوو نوێنەریشی تایە دوو نوێنەریشی تایە وە تاکو ئێساش ئەو قەراراتانەی کە دەرئەچێ هیچ ئینێبرارێکیان ناڵێ هیچ حاکمێ لەم حاکمانە لەگەڵمانە نەبووە لەوانێت تەحەفوزی هەبوو بێ بەس تەحەفوزی هەبوو چاوەڕێی خێر بکەین ئینشاءالله وڵایی ئەگەر حکومەتی هەرێم یاخود دەسەڵاتی کوردی شەڕی دەستوری بکە لەگەڵ حکومەتی عێراقیە خێری بۆ هەموو بۆ خۆشیان هەیە بۆ هەموو هەرێم بۆ هەموو موچەخۆرانی هەرێمی کوردستانی شەیە و پێویستە بە قەنەعاتی من ئەو شەڕەش بکە و پێویستە لەسەر ینی یەکێک لە ئیسفادەکانی تری حەزەکەم ئەگەر ڕێگەی چەند دقیقم بێتێت دقیق هەموو شتەکانی تر ئەوەیە ینی پێویستە حکومەتی هەرێم ئەو باجانەی کە زیای کردووە لەسەر ئەو باجانەی کە زیای کردووە و یان ئیزافەی کردووە و نسبەتەکەی یاخود زیا کردووە لەسەر دانیشتوانی شاری دانیشتوانی هەرێمی کوردستان یان کەمی کاتەوە یان نەیهێڵێ و هەلامان کاتیشا پێویستە لە مەسەلەی گومرگی شار تعریفەی گومرگی بە پێی تعریفەی گومرگی عێراقی بێت چکە سیاسەتی گومرگی عێراقیە کە ئەمانە بکات لەبەرەوەی خەڵکی شەندیسان لێرەش وەکو چۆن موچەخۆران ئیسفادە ئەکەن بە خەڵکانی تریش بەگشتی ئیسفادە بکەن
چووکە لەبەرەوەی باج هەموو باجەکان کە هەیە هەمووی داهاتی فیدراالی و بگەڕێتەوە بۆ حکوومەتی مەرکەز. دکتۆرە لە بەرزکردنەوە دامەزراندن لای حکوومەت هێرێم دەمێنێ پرسی فەرمانبەران ئەو کە لیستی موچەوانە لە بەرزکردنەوە و ئەوانە شتێکی ئیداریە دامەزراندنی لەدات بەڵێ ئەوە لە لای خۆی دەمێنێتەوانێت. سوپاسان دەکەن سوپاس بۆ وەرزان دکتۆرە بەهار مەحموود هەرۆ مامۆستا دلێر مەحموود سوپاسی ئامادەبوونتان دەکەم. سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ ئەو کارانم خواتان لەگەڵ.